سڵاوتان لێبێت ئەوەی کە بەدەستمانەوەی ئەم ژمارانی کە ئێوە ئیبینن لە سەر شاشەکەمانە ئەو ژمارانن کە با بڵین ژماری ئەو بیتاقانن یاخۆ ئەو بریتانن کە زۆر جار ئێمە لە بەردەم سینەماکانە ئەبینین کەسێک لەسەر مێزێکدای ناوە و کەسێکی کڕیاریش لێکڕێتەوە خۆی و شانسی تاقیکاتەوە یاخود ئەمە ئەبێتە جۆرێک لە قومارکردن. ئەپرسین لە فرۆشارەکان و لە کڕیارەکان ئەمە بووە بە خویەک و عادەتێک لەلاتان کە ئەگەر نەیکڕن یاخود ئەگەر ئەم چانسی خۆتان تاقی نەکەنەوە ئەوە بۆ شایەکەکێتە ژیانتانەوە یاخود ئایا ئەمە جۆرێک نییە لە قومارکردن. ئەوان ڕای خۆیان ئەڵێن سەبارەت بەمە ئێمە هیچ ڕایەکمان نییە، بەڵام لە کڕیارەکان و فرۆشارەکان ئەپرسین ئایا بیتاقکڕین و یاخود فرۆشتنی جۆرێکە لە قومارکردن یاخود چانسێکە هی خۆت تاقیکەیتەوە. ئەژڵێن لە ساڵی چلەکانەوە هەر لەم شوێنەیە ئەم جۆرە کارکردنە هەبووە لە شارەکانە و بەتایبەتی لە شاری سلێمانی هەر لەم بازاڕی کە لە بەردەم سینەما سیروانە ئێمە ئێستا کاکە هەرێم وێنەیەکرێت بازاڕەکە بینین ئەم کارە هەبووە. لەگەڵمانە بن ئێمە ڕای هاوڵاتیان ڕای کڕیارەکان ئەپرسین سەبارەت بەم ئیشە و سەبارەت بە جۆری با بڵین ئەو چانس و بەختەی کە یاخود ئەو قوماری کە تۆ چانسی خۆتی تیا تاقیکەیتەوە. لەگەڵمانە بن. والله بە حەزێک و شانسیش وایە هەرسێکی خۆم فرۆشتومە سێ چوار جا بۆمان دەرچووە حکومەتی عێراقە وەکیلی شۆرەمی لە بەغایە نا حەزێکە کای کڕی بۆم دەرچووە بەس زۆر بۆ ئێمەیان نەسیبە لە هەموو وڵاتێکیان نەسیبەیە خۆشیان نەسیبێ بەس تۆ بە حەزمی شەوانی کڕێ ئێستا من نییە لە 5 بیتاقە زیاتر ناکڕم. ئەمە حەزێکە بە تەنها یاخود شانسی خۆ تاقیکەیتەوە. وڵای بە حەزێک و شانسیش وایە ئێستا بۆ دەرچووە تقریبان سێ چوار جا بۆمان دەرچووە. بۆ ئێمەیان نەسیبە لە هەموو وڵاتێکیان نەسیبەیە خۆشیان نەسیبێ بەس تۆ بە حەزمی شەوانی کڕێ ئێستا من نییە لە 5 بیتاقە زیاتر ناکڕم. وڵای تر ئولا بووە جا دووەم بووە جاروای هیچی تیانە بووە ئێتە وەکو تەسلیەکی لاتووە یان سیبل تورازەمەی کوێ والله ئەمەم خوا ئیزانی کوێ ئەمانە برادران لێرە دایانەوەی فرۆشن و ئەم خەڵکە تێکردووە ئەی کڕێ. خاڵە گیان چۆنی بۆچی ئەگەڕیت؟ والله حالول سەری و لیستەیەکەم. چەند ساڵە ئەم ئیشە ئەم حەزت هەیە؟ واللهی زۆر دەمێکە ئەم حەزات و ئەم بڵێ لە یانسین ڕافی دەرەکەی کۆنەکەی وەختی ڕژێمەوە بڵێن لەو کاتەیە بۆ دەرچوو؟ وڵای لەو کاتەش یەک دوو جا بم دەرچووە بڵێ یعنی شانس هەیە تۆ لەمە؟ واللهی بەڵای شانس چییە؟ ئێتە جاری وایە کڕی مانی چەند بیتاقا کڕیت؟ والله نەبا بۆ وەڵێ بژێرم خۆ عافو کەچی کڕیمەوە ئەم دواناکردم و بە زیای یەکەم بەسا بە ڕقەمی جوانە ئەڵێ بژێری والله خۆت و شانستە ئەوە ڕقەمە ئەمەی ئەسام جارە ئەمەلیاوە ئەوە جوایی نییە من قەتەوە هەڵناگرم. ئێستا ئەمە ڕقەمانە چییە؟ ئەمە دوێنێ ئەم بەیانی لێیە ئەوە جایزەکانن ینی ئەوانە دەرچووە بەڵێ قوربانەوە دەرچوون. جەنابتە ئەتوانی ئەمانە دەرچووە؟ هەرسێکی خۆم فرۆشتومە ینی دەرچوون ڕای چۆن خاوەنی خەڵکی ئێستا مەسەن باوەڕی ئەمە خاوەنی 100,000 هەر هەدیە ئەومەتی ئەمڕۆکە بۆی دەرچووە هەی چۆن ئەمە لەکوێ دەرەچێ ئەم شتانە لاقی بەسەر حکوومەتی خۆمان و یانی حکوومەتی عێراق؟ حکومەتی عێراقە وەکیلی شۆرەمی لە بەغایە پارەکەی لێرە وەرەگیری هەموو بیتاقەی لێرە ئەفرۆشرێ. ئەم بیتاقەیە لە کەرکووکە شوێ تەواکرێ خەڵک نازانم بەغایەوە خەڵکی کڕێ لەو پارەی خەڵکێکی کڕێ کۆ ئەکرێتەوە دووستی خۆیان دووسێ کە دەچن لە شوێنێکایی خوێندنەوانێ با وازەحێکی تەواو بەمێ براکەم ئەچنەی خوێندنەوانێ لەو پارانی کە فرۆشراوە جایزەکان و هەڵەگرن و ئێنە بەو کە بۆی دەرچووە تێمەگەی براکەم. وەکیلی عامی لە بەغا دانیشێ ئەوەی کە لە بەغا دانیشێ خۆی وەک کۆمپانیای هەیە بەڕسمی ئیجازەی هەیە لە حکوومەتی عێراقیەوە ئەوەی کە لە بەغا بۆمان ئەنێرێ ئەجا لە هەموو شارەکانی عێراق تەنها هەولێر و دهۆکی لێلابە ئەوانە هەر بەتەبیعەت لە ئەزەلیەوە حەزیان لێ نییە. ئێتر لە باقی شارەکانی عێراق ئەو وەکیلەی ئێمە کە ئەو کۆمپانیای هەیە لە بەغا لە هەموو شارەکانی عێراق لە بەسڕەوە تا سلێمانی هینی هەیە فەرعی هەیە. حکوومەتی خۆشمان هەیە بیتاقەیان هەرێم نیەتی نا نەمانماوە چونکە جارەکەی تر جاری پێش و شارەوانەکە هەیبوو بەس ئێستاوە نەماوە ئی کۆمپانیاکان کۆمپانیایەکی تریش هەبوو ئەو بیتاقی کێنابوو هەڵی کڕێنە ئەوە هەر هیچ دەرنەیە چوو کڕیت ئای چۆن حەزێکە یان ئەوە تا چانسی خۆ تاقیکەیتەوە؟ نا حەزێکە کای کڕی ئێستا من ئەو بیتاقی ئەوی منە کابرا حەزی لێ تێکڕە من خۆشمەی کڕم
مەسەن بۆ بە خوێک لەلات بۆ بە عادەتێک لایەن نا خو نییە وەکو بڵێ خویەک بەس ئیتر کابرا حەزی لێتی من خۆم حەزم لێتی ئەیکڕی بەس ئەمە لە ساڵی چلەکانەوە هەر شوێنی بلیت فرۆشتن بووە ئیتر خەڵکی زۆر هەیە هەر خولیای کۆنە لەگەڵیان ڕافدین هەبووە بەڵێ ئەوەی بەغا بوو قەت بووە بە کێشە بەسەن لە بینی کڕیار و کە تۆشتە فرۆشی توانە مەسەن کابرا بۆی دەرنەچوو بێت چەند جارێک بوو بە کێشە هەستەکە مەسەن هیچیوانە بووە چونکە بلیتەکە لە بەغا ڕاکێشرا ئەو کاتە هی وەزارەتی دارایی عراق سەرپەرشتیە کرد لەوێ ڕاکێشا ئیتر ئەگەر حیسەی سلێمانی کە ئەهاو ئەگەر لێرە نەبووە خەڵک چی بکایانی ئێستا ئەم بەیانێ زەلامێک جایزەی یەکەمی بۆ دەچۆ 5 میلیۆن بۆ جایزەی دووەمیشی پێ بوو 2 میلیۆن بوو چەند ساڵە ئەمیشاکەی وڵای ئەوە دەوری 6 مانگە خۆشمانە پێشتر نەتکردووە ناوەڵە خۆت ئەیکڕیتەوە بیتاقا کە ئەیفرۆشی بەڵێ تەوان بۆ دەرچۆ تا ئێستا بەڵێ دوو کەتم بۆ دەرچووە چەندی 3 ملیۆنی و 2 میلیۆن چەند بیتاقا ئەوەوە دەرچوو چەند بیتاقا و کڕی 3 میلیۆنوانەوە دەوری 20 بیتاقە بیتاقا بەڵێ بیتاقی بە 2000 بەڵێ بەڵێ ئەمیشە تۆکو فرۆشیارێک هەستەکەی شانسە یاخو قمارکردنە نا شانسە علاقەی بە قمارەوە نییە ئەزانین بۆ چونکە جای وایە زەلامە دوو بیتاقە کڕێ بۆی دەرەچ هەر شەبایی بڵێن 100,000 کڕی چی بۆ دەرناچێت ئەڵێن ئەوەی کڕیوە ئەوەی کڕی بووی دەرنەچووە کەوتۆتە ئەوەی کە ماڵی بفرۆشێت خانی بفرۆشێت ئەشیا بفرۆشێت ساری بفرۆشێت کەواتە ئەمیش زۆرێکە لە قمار وە ئەڵێن من نا ڕاستەکەی بەس من نییە شتی وام نەبینەوە هەتا ئیسە بڵێم کابرا خانی فرۆش پێ یا سارەی فرۆش پێ بۆ بیتاقە ئەگە تۆ بیتاقی بکڕی خۆشانسیە دەرەچیات دەرناچێت بەس ئایا کابرا بای 6 میلیۆن نەکڕێ بای 7 میلیۆن نەکڕێ بای 4 میلیۆن نەکرێت لەوانەیە بانی خانۆکی فرۆشێ لەوانەیە سارەی فرۆشێ لەوانەیە بانی کابرا پاری پێ نامێنێ بچە پەلاماری خەڵک بات دزی بکات بێناموسی بکات هەموو شتێ دیاردێ دروستە بێ لەو شتەوە لە بیتاقی ئاشتیوار ڕووناوە چونکە ئەمە وەکو بڵێن وەکو شوێنێک نییە کە قمارخانە بێ و قماری تیا بکرێ و بڵێن پارەی زۆری دۆڕان بێ و داوای پارەکەی بکاتەوە ئەمە بیتاقەیە خۆ یان نسیبە کە بۆی دەرچوو بۆی دەرەچێ بۆی بۆشی دەرنەچوو ئەڕوات ڕوونکردنەوەی ئەوی کە توێڵی برادەرمان هەبوو کڕیوێتی پێشێ بچن بیخوێنەوەوانێ فرۆشتێتی وڵا بارم ئەوە بکڕ تۆ جایزەی یەکەم بووە ئەنی ئەمە شتێ بێ بە شەڕ و هەرا تۆ خۆت و شانسی خۆ بیتاقەیە لەکەیتەوە پێشی بیخێنە بە منێ فرۆشیتەوانێ ئەو بۆ من دەرەچێ ئەو بۆ دەرێ ئەمە بەس بە کورت و مەختەسەری ئەمە سیغەیەکی ڕسمی نییە ئەمە شتێکی لابەلایە ئەم برادرانە ئەیکەن هیچ قانونێکی سیغەیەکی قانونیە بکو مەشاکل بەس وەکوێ خەڵک تقریبا ئەو برادرە فەرمووی بزەبێتی وێتیا دۆنمی فرۆشتەوە عافەکە خانی فرۆشتووە هەیە بەڵێ حەزەکەی بانی کە لێرە ئیفلاسی کردو دیناری نییە نانی شەوی نییە بیخوا ئەمە تو ئەمڵین چانس و ناوچوانە یاخوتەوە تا شانس و ناوچەوان نیە ئەمە وەکو زانی چی وایە خۆی زانی چوە نەگەر بیتاقە مەفروضە ماین کەڕەتێ دوومان کەڕەتێ هەفتەی کەڕەتێ 15 ڕۆژە بەس ئەمە هەموو ڕۆژە خوێنرێتەوە من بیتاقم نییە ئەمڕۆ بانی بێ و ئێوارە بخوێنرێتەوە لە چەخماخەیە لە درامای خولە چەخماخەیە وابزانام زۆربەی زۆرتان بینیتانە شتێکی تایە ئەڵێ ئەگەر بۆم دەرەچێت قەرەجاوە شتێکی وایە ئێوە ئەگەر سەری و درامایتان کردبێت لەو کاتەوە بیتاقە فرۆشتن و بلیت فرۆشتن هەبووە لەم شارەیە و لە شارەکانی ترە ئەگەر بۆی دەرچێت قەرەجاوە یاخود ئەگە بۆی دەرچێت نازان لوبنان ئەگە بۆ دەرچێت چیەکەی تۆ وەڵام من ئەگە بۆم دەچێت و پارەی خۆی و پارێ حرامە ئەگەر ڕاستی بێت ئەگە بۆ دەرچێت تۆ وەڵی سویلەکەین تر شتی ژێربیەکەین ئەگە دەرچێت ئەگە بۆ دەرچێت تۆ چیلێکی قەرەجاوەیان سەفەریش پێ وەڵا تر هەر سەفەرێکە یا شتێکی ئەگەر بۆ دەرچوو 7 میلیۆن چی لەکەین ئەگە من تۆ 7 میلیۆن جارێککە نایەوە بەم شەخانە بۆم دەرچوە زۆریش ئەقت 7 میلیۆن دەرنەچۆ برا جوانەکە دەرچوە واللهی گەورەترین جایزە لەگە برادێکەمان دەرچوە 2 میلیۆن بووە بە شەریکی بۆم دەرچێ خەرەجاوە لە دوای ناوبڕێکەوە گەڕێن و وەلاتان دوور مەکەونەوە لەگەڵ